ڕۆژتان باش سپێدە باش ئەم ڕۆژ هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. کاتژمێر حوتی تەواو بە کاتی هەولێر. ئەمڕۆ لە پایتەخت هێرێمی کوردستان ڕۆژێکی گرنگ دەبێت. بەگشتی بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ ئەم ناوچەیە زۆر گرنگ دەبێت لەبەرەوەی جیهان چاوی لەسەر هەولێرە لەسەر هەرێمی کوردستانە. ئەمڕۆ پاپا فرانسیس کە پاپای ڤاتیکانە سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. بۆیە چاوتان لەسەر کوردستان 24 بێ هەر لە ئێستاوە هەتا ئەو کاتەی هەموو بابەتەکان ئەبینن یاخود ڕۆماڵی ئەمڕۆی کوردستان 24 جیاوازە بێت کە تایبەتە بێ بە هاتنی پاپا فرانسیس. جیالەوە ئەمڕۆ ڕۆژێکی دیکەیە کە ڕۆژێکی گرنگە ئەوەی ژیادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانیە. شاری سلێمانی لەم ڕۆژەدا بوو کە 30 ساڵ لەمەوبەر ڕاپەڕین دژی ڕژێمی باسی ئەو کاتە. ئەمەش وای کرد کە دواتر خەڵکی سلێمانی و پێشمەرگە هەمووان بەیەکەوە ئەو ڕژێمە لەو ناوچێ لە سلێمانی بکەنە دەرەوە تا بتوانن ئیتر ژیان بە ئازادی بەڕێبکەن و لەو کاتەوە تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە ژیانێکی ئازادانەتر و ژیانێکی باشتر بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانی سلێمانی و هەموو شارەکانی دیکەش ڕخساوە بە خۆشحاڵیەوە کە دوورن لە هەر ڕژێمێکی داگیرکاری یاخود هەر ڕژێمێک کە ئەو کات بە زەبر و زەنگ خەڵکی بێدەنگ کردبوو. هەموو ئەمانە لەسەر یاخود بڵێن تەوەری پرۆگرامەکەمان تایبەتە بێ بە یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانی وەجگەلەوە بڕگە و بابەتی دیکە ئەمانە بێت. بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵانە و خۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم و دواتری ژەگەڕێمەوە ناو بڕگە و بابەتەکانی دیکە. ئەمڕۆ پاپا فرانسیس سەردانی هەرێمی کوردستان دەکات و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. لە سێەم ڕۆژی سەردانەکەیدا پاپا فرانسیس پاپای ڤاتیکان ئەمڕۆ بەیانی یەکشەمە دەگاتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. باشان بڕیارە پاپا فرانسیس سەردانی مووسڵ و دەشتی نەینەوا بکات. دواتر پاپا ڤاتیکان دەگەڕێتەوە بۆ هەولێر و لە یاریگای فرانسۆ هەریری بە ئامادەبوونی هەزاران کەس گەورەترین قەداس بەڕێوە دەچێت. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت هەموو داتا و زانیاریەکان ڕادەستی بەخدا کراون. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ژمارە و داتاکانی تایبەت بە داهات و خەرجی نەوتی و نانەوتی تۆماری بایۆمەتری موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێشکەش بە بەخدا کردووە. ڕاشی گەیان دوای گفتوگویەکی زۆر لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بە گشت پابەندیەکانی دووپات دەکاتەوە و بڕوای بە شەفافیت هەیە وەک لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتدا هاتووە. سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکۆماری ئێران پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا. نووسینگەی ڕۆژنامەوانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردوتەوە. هەریەک لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران لە پەیوەندێکی تەلەفۆنیدا ئاڵنگاریەکانی ناوچەکەیان تاوتوێ کردووە. بەپێی ڕاگەیەنراوەکە ڕۆحانی داوای کردووە کە بانگێشتی سەرجەم لایەنەکانی ناوچەکە بکرێت بۆ ئەوەی هەموو لایەک پێکەوە ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببنەوە. هەروەها ڕۆحانی داوا دەکات هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە چونکە کشانەوەی ئەو هێزانە ئاسایشی زیاتر بۆ ناوچەکە دەستەبەر دەکات. ترەمپ داوا لە کۆماریەکان دەکات ناوی بەکار نەهێنن. ڕاوێژکارێکی دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند ترەمپ هێشتا لە بەشێکی کۆماریەکان تووڕەیە چونکە لە دژی ئەو دەنگیان داوە. ڕاشیگەیاند ترەمپ داوای لە کۆماریەکان کردووە ناوی بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بەکار نەهێنن. جەختیشی کردوتەوە تا ئێستا ترەمپ بە کۆماریەکانەوە لکێنراوە بەڵام ڕێگە بە کەس نادات بەبێ ئاگاداری خۆی ناوەکەی بەکار بهێنرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
گەنجان هەمیشە هەلێکە قۆزنەوە یاخۆ دەیانەوێت کە لە هەر چالاکیە کابێت ئەوەی کە هەیەە یاخود گرنگی زیاتر بن بە کولتور و بە ئەو ناسنامانەی کە کوردی پێناسرێتەوە لە جلوبەرگا بە لە خواردنەکانە بێ هەروەک چۆن ژمارەیە گەنج بە ئامانجی زیندووکردنەوەی کولتور و کەلەپوری کوردی لە سوچێکی فستیڤالی بە بازارکردنی چەمچەماڵ کە جگە لە هەڵدانی ڕەشماڵ کە کولتورێکی کوردیە جلوبەرگی ڕەسەنی کوردی تایبەت بە ناوچەی گەرمیانیشیان پۆشیوە لەگەڵەوەشە هەرچی خواردنی کوردەواری و بەلەزەت هەیە دروستیەکەن بۆ ئەوەی کە بە خەڵکی بناسێن و بۆ پارێزگاری لێ بکەن و دووبارە بهێننەوە بەرچاوی هەموونەوەکان و بزانن کە ئێمە خاوەنی چ کللتورێکی دەوڵەمەندین. ئەمانەوەیە کە لە پووری کوردی زیندووکەینەوە خۆی ڕاستە بە کاڵەی فستیڤال شتێکی شارستانیە بەڵام ئێمە ئەمانەوەی لە پاڵ شتە شارستانیەکانە لایەنە کوردەواریەکەش زیندوو بکەینەوە چ بە هەڵدانی ڕەشماڵ چ بە خواردنە کوردەواریەکان چ بە کەلوپەلی کوردەواری هەموو ئەوانە زیندوو بکەینەوە. خواردنی کوردەواریمان هێناوە قەل و قاز و کۆمەڵە شتوانە هەروەها بۆ بژانەوەی لادیەکانیش چەند خۆشە ینی تۆ لە لادیەکان ئێمە خواردنی کوردەواری دێنین وەکو کەڵەشێر و قەل و قاز و ئەمانە شتێکمان کردو یارمەتی گوندشێمان کردو بچنەوە سەر کاری ئەسڵی خۆیان بستە کاری کوردەواری ئێمەش هەر ئەمەیە ئەم شتە جوانانەماندا ناوە پێویستە ئێمە کارێ بکەین بەردەوام و بەردەوام ئەم شتانە بناسێنین بە ئەو جیلەی کە دوای خۆمان دێت. ئەم ڕەشماڵانە خەڵک زۆر پێی خۆشە کە شتێکی وامەنداناوە یعنی خۆتان ئاگاتان لێدی خەڵک بە پۆل دێن ڕەسم لەم جێگایە ناگرن چونکە پیان خۆشە یعنی هەستەکەم مودێکی کە گشتمان ناگەرێنەوە سەر ئەسڵی ئیشەکەی خۆمان ئەویش کە کوردەواری و جلوبەرگی کوردەواری شتی جوانە کە پێویستە و زەرورە کورد پێوەی شانازی پێوە بکات چونکە جلێکی جوان جلێکی شیاو. بەڵێ پاشکەمێکی دیکە پاپا فرانسیس پاپای ڤاتیکان نەگاتە هەولێر پەیامنێری ئێمە لە ئەنکاوە ئامادەیە زەردەش هەمێ بزانین زانیاریەکان لای ئەو چییە و چه ئامادەکاریە کراوە هاوڵاتیان چۆن حەزەکەن پێشوازی لە پاپا فرانسیس بکەن. ئێستا ژەچمە لای هاوکارم زەردەش بەیانیت باش زەردەش ڕۆژێکی باش زانیاریەکان لای تۆ چییە زەردەش چی هەیە زانیاریەکانمان پێ بڵێ. ڕۆژ باش هەژە هەلبەت بەهاتنا پاپا فرانسیس پاپای ڤاتیکانێش بۆ جارا یەکەم لە هەرێما کوردستانی بریارە پشتی دەمەژمێر حەشت بگە هەولێرە پایتەخت هەلبەت هەفکارێن مە نوچەگانên کوردستان بسیار ستافên کوردستان بسیار لە فرۆکخانەیە لە یاریگەها فرانسوا حەریری هەمی دا ئامادەکاریە دانە ji بۆ ڕووماڵا هاتنا پاپا فرانسیس لە ئەز نها لە عینکاوە مە
از خوازم نرینا ولاتیان ور بگرم روشنبیرین کریستیانیان مسیحی ور بگرم دوی درباره دا بهاتنا پاپا فرانسیس د پتروس هرموس وکو ماف پرور و نویسکاره کی کریستیان هریما کوردستان دگلم به از خوازم بزام گلو چند گش بینه کاک پتروس سپاس جو در فته اگر واری پیش کامیره بریاره پشتی دمجمر 8 و نیف یعنی پشتی کم کیتر پاپا فرانسیس جبو جارا یکم بیت هولی را پایتخت اون چند گش بینن چند دلخوشن کرم که بله زۆر سوپاس کەنالی کوردستان 24 دەکەم بەڕاستی پێش ئەوەی بدوێم لەسەر هاتنی پاپا بۆ کوردستان بۆ هەولێر بۆ پایتەختی کوردستان هەولێری دێرین ئەمەوێ کەمەک لەسەر پاپا فرانسیس قسام بکەم کە حتا ئێستا من یعنی بەتەواوی بۆ گەلی کوردستان بۆ ئەوە تعریف نەکرایە ئەو پاپایە لەو وەختەی لە 2013 تەنسیب کرا بۆ پاپا لە پاش بەندکتۆس پاپا بەندکتۆس زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی کوردستان سەرکردەکانی هەرێم زیارەتیان کرد یەکەمین کەس بوو کاک مەسعود بارزانی کە سەرۆکی کوردستان سەرۆکی حزبی دیموکراتی کوردستان چوەکنی و پێشوازیەکی گەرمی لێکرا ئەو وەختە و هەروەها کاک نێچیروان بارزانی و کاک مەسرور لەگەڕ چەند یاوەری چەند وزارە وەزیر و ئەوانە هەموو چوونەکنی ئەمە یەک دووەمین شت پاپا لە ئەوەلی یعنی لە وەختی کارەساتی هەلەبجە و پاش ئەنفال و ئەوانە دائیمەن دژی چەساوەی گەڵان بوو بە تایبەتی گەلی کورد لە ساڵی لە پێش 2013 پاپا یوحنا پۆلس لە 2000 نظامی عێراقی ڕژێمی عێراقی ئەو کات دەیویست بێتە عێراق داواتیان لێ کرد بەڵام ڕفزی کرد لۆ لەبەر ئەوەی کە ئەو کەراساتەی کە هێنا بەسەر گەلی کوردستان بەسەر گەلی کورد لەبەر و لە هەموو عێراقیەکان لەبەر ئەوە پاپا ڕفزی کرد ئەو شتا سامین شت دەمەوێ برم پاپای ئێستا لە ڤاتیکان ئەمن لە ساڵی 2016 بوو لە ڤاتیکان یەکەمین خوتبەیدا لە ناو کەنیسەی لە پێش ئەو عالەمەی لە ڤاتیکان بووم باسی ئەوەی کرد گوتی با نوێژ بکەین لە بۆ عێراق کە تووشی کارەساتێکی زۆر گەورە بووە بە تایبەتی ئەو وەختە ئاژاوە بوو لە بینی سنە و شیعە پاپایەکان هەروەها دژی یەک شتی ڕاوەستایە ئەوە حتا ئێستا ئەو پاپای فەرەنسیس دژی وەصفکردنی ئیسلام بە ئێرهاب با تیرۆریست گوتی ئەوە نابیتن چونکە ئیسلام دینی ڕەحمەیە ئەوە بەلەفزی خۆی وەصفی کرد ئیسلام بە دینی ڕەحما گوتی ئەوە نابی ئێمە ڕەبتی بکەین لە بینی ئیسلام و ئەوزە لەبەر ئەوە مەکانەتێکی زۆر گەورەی هەیە ئەوە لە عالەم لە هەموو شوێنێک کە دژی ئەو شتە ڕاوەستایە حتا ئێستا ئەگەر پشتی سەردانی پاپا فرانسیس بۆ عێراق و ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان برایەوەتە بنێرنەوەتە دێ ببە گەرانتیەک و هەمی مەسیحیەکان کۆچ نەکەن تایبەت لە عێراق ئەوانەی چونکە عادەتێکی زۆر کۆچی دەرەوەی وڵاتکردنە کۆچکردنی مەسیحیەکان لە پێش ئەو زمانەی ئێستا بە سێ نەوع هاتیە بە سێ شک هاتیە یەکەمین شت با جنۆسایدی پێشان کە لە ساڵەکانی لە پاش حربی عالەمی دووەم هات ئەوە بە تێکرایی مەسیحیەکان بە شاڵاو دەچوونە دەرەوە بەڵام مەسیحیەکان کە تاک دەچنە دەرێ لە ئەوەی خاص بە تایبەتی لە شوێنەکانی خواروی عێراق لە ناوەندی عێراق کە ئێستا چۆلە تقریبەن لە مەسیحیەکان بژگە لە بەغدا لە بەسرا هەندێک مەسیحیەکان تاکتۆک هەیە بەڵام لە کوردستان بە تاکە تۆک دەردەچن لە کوردستان جێگاشی فرعینیە بەڵام حتا ئێستا ئێمە زیاتر دەمانەوێ زیاتر کریستیانەکان زیاتریان دەوێ ماف و حقوقیان دیاربی
ئەگەر لە دەستوری کوردستان ئەگەر لە دەستوری عێراق و ئەو مافە پێشێل نەکرێ لەبەر ئەوە ئێمە وەکو مەسیحیەکان عشیرەتمان زۆر کەمە کە لەسەری اعتیماد بکەین بۆ دیفاعکردن لەسەر خۆمان هەروەها ناتوانین مەرجەعمان یەک نییە بتوانین لەسەر مەرجە اعتیماد بکەین ئێمە لەسەر حکوومەت و لەسەر چ اعتیماد دەکەین بۆ محافظای لەسەر ئێمە بۆ پاراستنی ئێمە لەسەر قانون دەبی قانون بەهێزبی چەندین میوانên me ترژێنای ئەمر ڕووماڵە دەخوازم بە کورتی بزانمون چەند دڵخۆشن وەکو مەسیحیەکان ئێمە زۆر دڵخۆشین بەو زیارەتە بۆ خاستم بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان چونکە هەرێمێکی ئارامە هەرێمێکی بەرەو تەتەور و بەرەو پێشکەوتن دەڕوا وا دیارە ئێمە لێرە لە کوردستان لە هەرێمی کوردستان چ دەکەین چ ناکەین بەڵام دڵخۆشکەری ئێمە ئەوەیە کە بتوانی پاپا توانی ڕیسالەتێک نامەیەک بگەینی تا حکوومەتی عێراق هەموو بە تایبەتی لە بەغدا و لە نەجەف و لە ناسریە کە ئەو وڵاتێکی زۆر گەڕیتەوە زەردەشت سپاس دەکەین ئەچینە لای هۆشمەند هاوکارمان هۆشمەند سادق هۆشمەند لە هەولێرەوە لەگەڵم دەبێت هۆشمەند بەیانیت باش ڕۆژێکی باش زانیاریەکان لای تۆ چییە هۆشمەند؟ هاژەم کاتت باش بڕیارە پاش کەمێکی دیکە پاپا فرانسیس پاپای ڤاتیکان سەردانی هەرێمی کوردستان بگات و بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لێرە لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانەوە پێشوازی لێ بکرێت سەردانەکەی پاپا فرانسیس دوایەوەی دێتکەوە ماوەی 2 ڕۆژە لە بەغدایە کە چەند شوێنێکی بەسەر کردوێتەوە ئەم ڕۆژ دەگاتە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر پێشوازی لێ دەکرێت دوایەوەی کەوا چارەکەەکانی لە شاری هەولێر لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا پاشان پاپا فرانسیس بەڕێ دەکەوێت بۆ شاری مووسڵ دا هەلیکۆپتەرە دەچێتە شاری مووسڵ دوایەوە دەگەڕێتەوە ئەلقوش دوایەوەی کە گەڕایەوە ئەلقوش لەوێ ئەو کەنیسەکانی و کڵێساکانی ئەلقوشیش بەسەر دەکاتەوە پاشان دەگەڕێتەوە شاری هەولێر بۆ نانی نیوەڕۆیەوە پشوێک وەردەگرێت لە شارۆچکەی ئەنکاوە دوایەوەی کەوا گەشتە شارۆچکەی ئەنکاوە لێ پشووی وەرگرت بۆ ئێوارەکەی دەچێتە یاریگای شەید فرانسۆ هەریری لە شاری هەولێر لەوێ لەگەڵ 10,000 کریسیان نوێژ دەکات گەورەترین چالاکی ئەم سەردانەی پاپا فرانسیس لە شاری هەولێر دەبێت کە ڕاستەوخۆ لەگەڵ کریسیانەکان دەبێت وا لەوێ لەگەڵیان کۆ دەبێتەوە بارودۆخیان گفتوگان لەگەڵ دەکات بەتایبەت لەگەڵ لەبارەی ئەو دۆخەی کە لە عراق هەیە جیاواز لەوەی هەرێمی کوردستان کە پێشتریش پاپا فرانسیس باسی کردووە کەوا پێکاتەکان بەتایبەت کریسیانەکان لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان بەبێ کێشە دەشین و پێکەوژیان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باڵاتایە ئەمانە گرنگترین سەردانەکانی ئەم چەند ڕۆژەی دەبن لە شاری هەولێر کە تاوەکو ئێوارە لە شاری هەولێر دەمێنێتەوە دواتریش دەگەڕێتەوە بەغدا. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هۆشمەند سادق کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بێگومان ئەمڕۆ بە ئەمن و ئاسایشێکی زۆر یاخود بڵین لە ئارامیکی زۆردا پێشوازیی گەرمدا پێشوازی لە پاپا فرانسیس دەکرێت و کوردستان 24 دقە بە دقە هەموو کاتژمێرێک ڕۆماڵی تایبەتی دەبێت بەو سەردانە گرنگە. جیا لەوانە ئەچمەوە سەر تەوەری پرۆگرامەکەی ئەم ڕۆمان کە تایبەتە بە ساڵڕۆژی ڕاپەڕینی خەڵکی شاری سلێمانی دژی دام و دەستگاکانی ڕژێمی بەعاز. ئێمە میوانداری پرۆفیسۆر دکتۆر کەیوان ئەنوەر ئازاد کە مێژوونووسە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش دکتۆر ڕۆژێکی باش بۆ تۆ ئینشاءڵڵا دکتۆر دەمێکە دیارنی و دەرنەکەوتویت و قسەت نەکردووە خۆشحاڵین کە لە پرۆگرامی ڕۆژ باش دەرکەوتیتەوە و ئەمڕۆ قسەی زۆرمان بۆ بکە. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز من پرۆفیسۆر دکتۆر کەیوان ئازاد ئەنوەرم بۆ بەرەناوەکە بە هەڵەهات سپاس بۆ بەڕێزە سپاس بۆ بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24 دیارە بەداخەوە سەرقاڵی لایەکۆ ژیان و زانکۆ و خوێندن وای لێ کردوین کە بەڕاستی کەم دەفەت ببێنە سە میدیاکان قسە بکەین هیوادارم لەمەولا و دەفەتە هەبێت و بتوانین خزمەتێکی باشتر بە بینەران و بیستەرانی کوردستان بکەین لە خزمەتتانم. ئینشاءڵڵا. دکتۆر ئەمڕۆ بێگومان ڕۆژێکی گرنگە بۆ هەموو هاونیشتیمانیان بە تایبەتیش بۆ خەڵکی شاری سلێمانی. ئەم ڕۆژە گرنگە دەقە و سەعاتەکەی یاخود یەکەم ساتە وەختی ڕاپەڕین چی بەبیر تۆ هێنێتەوە یاخود ئەو کاریگەریە گرنگەی چی بوو کە 30 ساڵی تا ئێستا بەڕێ کردووە و هێشتا ڕنگدانەوەی هەیە؟
بەڵێ زۆر سوال بەڕێزت دیارە من ئەو کاتێک کە ڕاپەڕەن لە شای ئیسلامی ڕوویدا من لە قۆناغی چوارم بەشی مێژوو بووم ینی خوێنکاری زانکۆم بە واتایەکی تر بۆیە وەکو پسپۆڕی بواری مێژوو هەموو کۆی کە خوێنکار بووم بە واقعی درکم بە ڕووداوەکەت کردووە بە ڕۆژانم بەباشی لە یادا و هەمووشم لە تۆماری بیرەکانی خۆمان نووسیوەتەوە ئەوەی گرنگە بۆ من ئەوەیە کە ڕۆژە پێش ڕاپەڕین واتە 6 ئازار من کاتەکە لە خزمە باوکمان لە دوکانێکی خۆمان بوو لە جادی ئۆرزدی باشم لەبیرەکە ئەو ڕۆژە دوا ڕۆژی بەعز بوو لە شای ئیسلامی چونکە دوانمایشی خۆیان بوو لە شای ئیسلامی کە بە ئۆتۆمۆبیلەکانیانەوە بەهێزەکانیانەوە بەس شەقامان ئیسلامی ئەسوڕانەوە تاکو پیشانی بن کە ئەوەی لە ڕانیە و بازیان و هەندێک ناوچە کراوە ئەوە ڕاست نیم هەوڵانە درۆیەوە ڕاپەڕین نەکراوە بۆ یەکسەر ڕۆژی دواتر کە ڕاپەڕین کرا بەڕاستی ئەسێکە ڕۆژێکی تر ڕۆژێکی نوێیە هەموو خەڵک ڕاپەڕین دژی دامۆزگاکانی ڕژێمی بەعەس دژی ئەو دەسەڵاتدارە تاگەڕاوەکە بۆ 35 ساڵ بۆ دژایەتی کورد و مافەکانی دەکرد بەڕاستی ڕۆژێکی خۆش بەڵام پرسیارە مێژوەکە ئەوەیە ئایا دوای 30 ساڵ ئەو ڕاپەڕینە بۆچی گەشتە ئەمڕۆ لە واقعە ئەمە بە دوو لایەن شی بکەینەوە لایەنێکیان ئەوەیە کە بەڕاستی ڕاپەڕین کراوە ڕاپەڕ بەرهەمەکەی بەدی هات بەڕاستیدا ئەمڕۆ کە حوتی ئازاری 2020 زاینی ئەمڕۆ قەت حوتی ئازاری 1990 زاینی نییە زۆر لاری کوردستان گۆڕاوە زۆر لە سلێمانی گۆڕاوە سلێمانی سلێمانی 1990 زاینی نییە سلێمانی بە سیما بە ناوەڕۆک بە خەڵکەکەی بە ئاوەدانیەکەی بە پرۆژەکانی قەت 1990 زاینی نییە ئەمە دیوێکی بابەتگاری بەڕاستی زۆر لە سلێمانی لە زاخۆ تاقانەکەی زۆر گۆڕاوە بەدەلەوەی کە پەرلەمان و حکومەت و سەرۆکاتیمان قسەکاتی هەرێم و سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی حکومەتە بەدەل لەمانە ئێمە چخاوی چەندین دەستکەوتی تری مێژوین کە بەڕاستی گوناح ئەمانە هەم لایەتکردن ئەم پەرایست بکرێن بەڵام دوای ساڵ کە گلەیمان هەیە لە زۆر شت لە پرۆژەی خزمەتگوزاری لە سیستەمی سیاسی لە زۆر شت بەڕاستی ئەوە داریک زۆر ئاساییە بە درێژایی مێژوو لە هەموو ناوچەکانی دنیا بڕۆ سەیری کە مێژوو بخوێنێتەوەی کە شارەزایان بابەتە نییە پسپۆڕی بواری مێژووم هیچ شۆڕشێک دوای 25 ساڵ ئەوەی بەرهەم نییە ناوەکە پێشتر بووە چکە بەڕاستی بەرهەمی شۆڕش درێژخایەنە ئی ساڵ و ساڵ نییە بۆ نەمەدونمە بۆ میرانە بیسترانی کوردستانی چوارم ئەمە باش تێبگەن یەکەمیانەوەی مەسەن شۆڕشی بەرشەوێکی ڕووسیا لە 1970 دەستی بێکرد کە ڤلادیمیر لینین بەرپای کرد سەرم دوای 20 ساڵ 1970 ستالین زۆر هێنایە دواوە ئەم شۆڕشە بگاتە لوتکە ئاخرا لەکەم شۆڕشە تێشکە بۆ نمونە مەسەلەن لە فەڕەنسا 1970 کە شۆڕش ناسراوە پێڵە بووکی شۆڕشەکانی ئەوروپا و نەخە فەڕەنسا لە چواری تەموز 1970 بەرپا بوو لە چواردەی تەموز 1950 و شۆڕشە بەعرەس ئیکتار ڕۆیشت بۆ نمونەیانی کەواتە بۆ مەرجنیان و شۆڕشەکان لە دوجارە بگەنە سەکەوتنیا بگەنە لوتکەی ئامانجەکانی خۆیان نەخێر ئەم شۆڕشانە بە دژای مێژوو خۆناک بە خۆناق تێ ئەپەڕن بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ ئەوەی کە لە ساڵێک لە دایک بووە ئەمڕۆ تەمەنی 30 ساڵە ئەم نەوەیە بەعسی نەبینیوە داگیرکاری نەبینیوە ستەمی نەبینیوە نازانێ نەبوونی ئازادی مانای چی بۆی ئەم سینەوەی مافی خۆیەتی نەزانێت ڕاپەڕین چییە مافی خۆیەتی نەزانێت شۆڕشی مافی خۆیت نەزانێت بەعس چی بووە و حکومەتی کوردستان چی بۆ کردووە حتا نەک ئەو سینەوەیە حتاوی ناپەڕینان دەمەی 10 ساڵ بووە مناڵ بووە ئەقەی لە زۆر شت نییە مەسەلەن بۆ نەگیراوە بە سەربازی بە ئازار نەدراوە ئەنفای نەبینێت کیبەبرای نەبینێ بۆی ئەتۆ ئەم چلنەوەی سی دوای ڕاپەڕین و دەی پێش ڕاپەڕین بەڕاستی مافیخانە کاگان لە هیچ شتێک نییە یاخۆڵین دایکان و باوکانمان کەسانی پێشووتریش هەمیشە ئەواڵێن ئەڵێن ڕۆڵاوەی کە ئێمە بینیمان ئێوە نەتان بینیوە چونکە ئەوەی ڕاستەوەی کە ئەوان بینیویانە لەو سەردەمەدا ئەو ئەشکەنجەی ئەوان بینیویانە پێدەچێت بۆیەنەوەی ئێستا تا ڕادەیەک هەندێک نیگەرانی هەبێ یاخود هەست بەم ئازادی ئێستا نەکا بەڵام ئەوە ئەرکی ئێوەیە وەکو مێژوونووسان کە ڕاپەڕین چۆن ئەنووسنەوە ئایا مێژوو چۆن ڕاپەڕین ئەنووسێتەوە بەڵێ خۆی بەڕفسەوەرە زۆر پسێک زۆر دروستە زۆریش ڕاستە ئەرکی ئێمە سوڕانی مێژوونووسانە بەڵام بەبێ دووسێ ڕاستی بەڕاستی لادی نەکەین دنیا ئەمڕۆ دنیای دوێنە نییە ئەمڕۆ دنیای سۆشیال میدیا و دنیای کەناڵ ئاسمانیەکان و دنیای تویتەر و دنیای یوتیوبە ئەم دنیای بەڕاستی ئێمە دەرقەتی ناین من بۆ نمونە کاتژمە زانکۆ وانە دەڵێمەوە وانە بەشی مێژوو دەنا دەڵێمەوە بەشی فیزیا کیمیا پزیشکی ئەندازیاری
بەڕاستی ئەمانە لە مێژوو نازان گوناحیشیان نییە بۆیە ئەیگەن لە ساهایکی خوێندکارانی کوردستان دەگەن ئەمە یەک دوو بەڕاستی کەناڵەکانی میدیا بەداخی گیرانەوە ئەمە گلەی ئەەکەم ئەوەندەی کە چاویان لەسەر ڕخنەکانە لەسەر گلەیەکانە لەسەر نەهامەتەکان لەسەر باشەکان نییە من قوڵمە تۆ پیشانی بە ئەمە باشە ئەوە خراپە هەموو باسی خراپەکان دەکەین ئێمە مەسە بۆ نمونە من باس نەکردو بەعس چی بۆ نمونە ڕاستە دوای 30 ساڵ بازەکەم گلەیی هەیە گازندە هەیە وڵان زۆریش بێت ئاساییم حەدیاردەیە چکۆی مێژوو نەخوێنێت نازانێت لە هەموو شۆڕشەکانی دنیادا ئەمە بووە لە هەموو شۆڕشەکانی دنیادا کە شۆڕش ڕوو ئەدات ئاگادار بەیانی هەموو شۆڕشانەمان ڕووی داوە بۆیە پسپۆڕی مێژوو کاتی توانم کارە بکە بەڕاستیەوە ئەوەی توانێمە قسەکردنە نووسینە قسەکردن نیە لە میدیاکاندا بەڕاستی ئەوە نێمە قسە دەکەین لە ئاس ئێمەدا شش بەرابەری مەخەڵکی قسە دەکات کە هەدی ئەم ڕاپەڕینە سەرۆکی داتاشێت و ئیشکێنێت و پیشانی خەڵک نادا کە ئەم ڕاپەڕین دۆنێت چی بووە بۆ چکە سەرنج بە مەسەلەن چلنەوە دروست چلنەوە لەم چلنەوەی ئێستا بیزنەوەی قسە ئەکات بیزنەوەی قسەکردنە میدیاکانە ئەم بیزنەوەی زۆرن کە قسە ئەەکەم بەڕاستی لە بەرامبەردا ئەوەی کە لە ڕاپەڕینی بینیوە کەمتر ماوەتە کەمتر قسە ئەەکەن بۆ پرۆسەیە بۆ ئێمە لە ئاز ئەوانە کەمترین مادە کەمتررین ئەمجا لە ماغدا دنیای سوشال میدیا هەموو دنیاسە دنیا گۆڕاوە ئێستا بۆ نمونە ئەگەر ڕاپەڕینی ئێمە 1940 زاینی بووایە پێم وایە باش خەڵ لە پرۆسەکە تێگەیشت چکە ئێستا بە سەردەمی سەری 21 و کۆتایی سەری 20 زاینی بووە بەڕاستی ئەمەوەی کردووە کە ئەم سیستەمە تازەیە کە تەکنۆلۆژیا هێناوێتی ئێمە نتوانین بۆ پرۆسەی بوێرین وانتوان ئەوەی کەمانە بیگەێنین بۆیە کاتێک کەێوەناسادە لە بەواقعی پیشانی خەڵکی کوردستانیدا کە ڕاپەڕین ئاوا بۆ پێش ڕاپەڕین ئاوا دێ ڕاپەڕین ئاوا بووە بۆ نمونە بۆ نمونە مەسەلا بڵێن پێش ڕاپەڕین کورد ژێردەستە بووە سەمی لێ کراوە ئەنفاڵی پێوەران کراوە ئێستا ئەوانە نماوە بەڵام ئەوانە هەندێک کەمەکوڕی خزمەتگوزاری و موچوو ئەمانە هەبێ خەڵ لەمە تێ ناگات چکە بۆ تا من یە قسە ئەەکەم بۆ نمونە هەردووکی پیشانەوەڵێ ئەمە هەڵەکانی ئەمەش سین بەعسە کەم بەراورد ناکرێ بەڕاستی ئەم جوانە بێکەوە لەولاوە 20 کەسی تر پێشانە قساکە ئەڵێ بەعاز دژمنی تۆ بوو تۆ یە کوشت لە توێ ئەدا مافی خۆی بوو ئەم حکوومەتە ئێستەی خۆمانە لە خۆمانە ئەوە پشپێناسیەکە کە بەڕاستی لە هاتوو تۆ دەقەتی نایە بۆ دەقەتی نایە لەبەرەوەی کە ئەو نەوە تازەیە گوێ بۆ ئەم پەیامە ڕاستیە ناگرێت گوێ بۆ پەیاماگرێت کە زیاتر هانی ئەدات دروشتی بریقەدار بەداخە ئەمەوەی کردووە کە ئەم نەوەی تێنەکە ئەم نەوەشە بودوارەکەمەوە مافی خۆیەتی چکە منەوەیە ئەو ڕابردووی نەبینیوە ئەو نەهامەتیانی نەبینیوە بەڕاستی وەکو باسم کرد تاوەکو لە شاشەیەکەوە هەندێک ڕاستی ئەبینێت لە سۆشیال میدیاوە 10,000 شتر دەبینێت کە پێم وایە زۆریشی دروست کراوە ڕاستە دکتۆر بابێنەوە سەر ئەو کاتەی ڕاپەڕین یاخود 30 ساڵ لەمە و پێش بڕۆینەوە ئەو ڕۆژە تۆ چی یادەوەریەکی لا یاخود بڵین چ شتێک هەیە لەو ڕۆژەیە کە بینیت و لە بیرە ناچێتەوە من نایشارمەوە من ئەوکو باس بکرد من ستەمی لوتکەی ستەمی بەعس کە کیمەوارن ئەنفال بۆ من لە زانکۆ بووم و زانکۆ ئەم خوێند و لە خەڵک لە سلێمانی دانیشتم بەڵام لە هەولێرم خوێند بۆیە بەواقعی لە یادمە چ سلێمانی چ کەرکووک چ هەولێر کە هەولێر شوێنی خوێندنم بوو کەرکووک شوێنی وێزگەم و کە پیا تێپەڕین سلێمانی شوێنی شەجێبوون بووم دەبینی بەواقعی ئەنفالم بینی کیمەوارانم بینی باسمە بینی کە بەشەواتە سەر ماڵەکانی ئێمە لە ماڵەکانی پاسەوانیان نەکرد بۆ نمونە سەرباری هەموو ئەوانە من ئەو ڕۆژانە ئەم بینی کە چۆن چەند جا بینیمە بەرچاوی منە خەڵ ڕەمی کراوە ڕۆژێک بیرم ماوە ئێستا ئەچوینەوە بۆ هەولێر خوێندکار بوومە چوون بۆ هەولێر لە کەرکووک لە مەطعمیدیا لاماندا نامانە خوا نامەکەمان تاوا نەکرد بۆ هەڵیان ساین هەمومان لەلایەن دەستگای ئەمنیەکانەوە مابرد دەری ڕێستۆرانەکە لە کەرکووک لە سەرڕێی کەرکووک هەولێر لە ئێمەیان ڕیس کرد بە مکەبەرە هاواریان کەوتیان ئێستا تاوابەر بەسلایگە لە گەێنین گەنجێکیانە باوەڕ بێ مووی لێ نەهاتبوو ئەڵێ ئێستا لە یادمە گەنجەکان دیوارەکەی دانا ئەوە لێ ڕەمیان کرد بۆ من ناخۆشی بۆ ڕاخۆناخۆشی ڕۆژ لە ژیانمدا کە بە چاوی خۆمەوە ببینم هاوڵاتێکی نیشتیمانەکەی خۆم خەڵکی شاری کەرکووکی ستەم لێ کراو بەرچاوی کۆمەڵی خەڵکی بێدەسەڵاتەوە گول لەباران بکرێ بەڕاستی بۆ نمونە ئێمە ئەومان بینی بەڕاستی ئەمە ئەو مەسەلەن بۆ نمونە ڕۆژگاری لە یادمە کە لە ئەفریقای نالی 6 هاوڵاتیم کوردستانە 6 خەڵکی بەڕێز ڕەمی کران ڕەمی کران لە ناوەندی شۆڕشە کە ئێستانەوی شۆڕشە لێ گولەبارانکردن بینیوە بەڕاستی لەسەر نابینیمە دییان هەموو ئەمانە شتەکانە کە
بەڵێ دکتۆر ئەمانە وا کات ینی زۆر جار کە ئەی بیستینەوە ئەگەرنەوەی تازە کە ئەمە بیستیتەوە مچورکێک بە گیانایەت کە ئەوە هەبوو ئێستاش ئەمەیە پێویستەکات چەند ڕێز لەم کاتی ئێستامان بگرین یاخود بڵین ئەو ڕۆژانەی کە ئەمڕۆیان دروست کرد ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە پاپا فرانسیس کە جیهان چاوی لە سەرەتی و سەردانی هەرێمی کوردستانەکە ئەمانەش بە دەستکەوتی ڕاپەڕین هەژمار ناکرێن لای ئێوە بە بڕای من هاتی با پرانسیس یەکەم دەستی بە ڕاپەڕینەوە ڕووداوێکی مێژووی زۆر گرنگە من فڵی مێژوو بۆ قسەیەکەم بۆ یەکەم جارە لە مێژووی پاپەکانی جیهاندا کە یەکەم پاپا بوتڕسی یەکەمە کە ساڵی سپێنجی زاینی ڕوەکاتە شای ڕۆما لە شای نەسڕی فەڵەستینەوە ڕوەکاتە شای ڕۆمای پایتەختی ئەو کاتی بڕاتی ڕۆمانی کە پایتەختی ئیتاڵیایە دامەزراوی پاپا دەوڵەت فاتیکانی لێیە لە سپێنجی زاینیەوە تا بێ ئێستا کە 2021 زاینیە سەرنج بەیانی لەم مێژە دوورودەژیا کە نزیکەی 2000 ساڵی ئەکات یەکەم جارە پاپایەک ڕوەکاتە خاکی کوردستان ئەمە گرنگاغەدار بە ئەمە یەک یعنی 266 پاپا لە مێژووی پاپەکاندا کوردستانە بینێت ئەمە گرنگە ینی مێژووی پاپا ئەکەدا پاپا بالێت نەمچێت پاپا ڕابەری ڕۆحی ئاینزای کاتۆلیکە لە دنیا 2 ملیار و 500 ملیۆن کەس پەیڕەوی ئاینزای مەسیحیان لەسەر سەی جیهان مەسیحین ئاگادار بە لە 7 ملیار و نیوی جیهان دانیشتوانی جیهان 2 ملیار و نیوی مەسیحین کاتێک لە سەرسەی جیهان مەسیحیە لەبێک لە سەرسەی جیهانە زۆرینیان کاتۆلیکن کە پاپا ڕابەری ڕۆحی کاتۆلیکانە بەڵام لە هەمەقەدار پێشەوایەکی ئاینی گەورەی هەموو مەسیحەکانی دنیایە ئەم کەسایەتیە کەسایەتێکی ڕۆحی گەورەی لە جیهانی مەسیحیدا ڕوە کاتە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ هەرێمی کوردستان سەرنج بە سەرۆکی هەرێمی هەیە سەرۆکی حکومەتی هەیە و پەرلەمانی هەیە و لە زاخۆ تا خانەقین کە خوداتی سووریەیە کە لەگەڵ حکومەتی عێراقا سەر کۆنتاکتەکەین ئەمام هەرێمە لە چاو عێراقا زۆر جیاوازە وەک باسەکەم دوای 30 ساڵ لە ڕاپەڕین ئەگەر چی خزمەتگوزاری لە ئاسپێویستانیە گلەی خەڵک هەیە مافی خۆیەتی مچەلێک خۆی نادرە و لێبڕین هەیە بەم پێوەرانەشەوە لە هەمان کاتە پاپام ڕۆ دەبینێت هەرێمی کوردستانی عێراق کە بەشی باشوورەتی هەرگیز بەغا هەرگیز عێراق نییە یعنی ئەوەی من قەناعەتم وایە ئەگەر پاپا بتوان مەجال بواری بێ بە کوردستان بگەڕ لەگەڵ بە عێراقی عەرەبیدا تێگا کە ئەمە دوو دەوڵەتی زۆر دوورن لەیەکەوە تێدەکات کە هەرێمی کوردستان هەولێری پایتەختی کوردستان قەت بەغای پایتەختی هەرێمی کوردستان نییە یعنی ئەمڕۆ دنیای سۆشیال میدیایە من قەناعەتم وایە پاپا سپێنجێتە فاتیکان ئەمانی بۆ لێ ئەدەنەوە سیر دەکات شەقامێک بۆ جادەیەکی خۆڵی کاچێ بۆ پەرستگای بە 24 ساعت لەسەر گڵ قیرتاو کراوە بەڵام دێت هەولێر ئەم پرۆسەیە بینێت کە شارێکی تەواو ئاوادانە ینی بەغا دەبینێت کە چ ڕەشوێکی ئەمیدا پاپای بەغاوە بەڵام نەجەف بینێت کە گرنتینە ڕاگەیەنرا قەتەکە زۆر ڕاگەیەنرا بوو هەولێرش دەبینێت کە بزانە چ ئاوادانێکی دەدایە بۆیە بەڕاستی دوای من قەناعەت باوەڕم وایە پاپا کەسێکی خوێنەوارە تەمەنێکی زۆری هەیە ئەزمونێکی باشی هەیە ئەمانە هەموو ئەبینێتەوە و تێئەگات و بۆیشی لە دوای بەبیدەوەی لێ دەنەوە تێئەگا بەڕاستی هەرێمی کوردستانی عێراق هەرگیز ئەو عێراقیەکە کە بەناو دەوڵەتە بۆیە ئەمە دەری ئەخا بۆ کێ بۆ کورد بۆ یەمێک بۆ 40 ساڵی دوای ڕاپەڕین نا بۆ پاپایە کە بەی قەجا سەردانی هەرێمی کوردستان دەکات ئەو دەستگا گەورەی جیهان ڕۆحی جیهانە دێتە هەرێمی کوردستانی عێراق و دێتە باشووری کوردستانەوە تێدەکات کە بەڕاستی ڕاپەڕین لە دیدی ئەودەوە لە دیدی ئەوە گۆڕەکانی گەورەی هێناوە وە کوردستانی عێراق باشووری کوردستانی لە دیدی ئێمەوە هەرگیز ئەو کوردستانە نییە کە سەری بەحسە هەبووە کەواتە دکتۆر ڕاپەڕین چ پێگەیەکی بە هەرێمی کوردستان بەخشی لە سەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر بە کورتی ئەگەر وا لێکی بدەینەوە بەڵێ ئەگەر وا لێکی بدەینەوە کە بڵێن بۆ نمونە پێویستەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستادا لە ئاست پێویستانیە خەڵک گلەی و گازندەی هەیە کە مافی خۆیەتی لەمەلا نەدێنە مۆزوعە بەڵام بەڕاستی ڕاپەڕین هەرێمی کوردستانی گیانە قۆناغی گەورە ئەگەر ئەوە سەیریکەن لە ڕووی سیاسیەوە ئێستا هەرێمی کوردستان خاوەن سەرۆکی هەرێمی خۆی کە دووەم سەرۆکی کوردستان دوای سەرۆک بارزانی بەڕێز کاکنووچوە بەرزانیە خاوەنی پێنج خوڵی پەرلەمانە خاوەنی 9 کابینە حکومەتی کوردستانە خاوەنی دەیان زانکۆیە
بخاوەنی دەیان نوێنەرایەتی لە وڵاتانی دەرەوە دیان قۆسخانە هەرمی کوردستان بوونیان هەیە ئێستا کوردستان قاوارەیەکی نمچە سەربەخۆی سیاسی داپێدانراوی نێودەوڵەتیە لە پاڵ دەوڵەتی عێراقدا کە ئەمە گرنگە بەڕاستی هاتنی خودی باپا بۆ هەولێر ئاگادار بە لە بڕۆیە کە چەند دقەیەکی تێقات شاری هەولێر پایتەختی هەرمی کوردستان ناسراوە ئەم دەڕی سیاسی زۆر گەورەیە ڕاستە رەخنەکان زۆرن گلەیەکان زۆرن بەڵام بە هەموو پێوەرەکان دەستکەوتەکان زیاترن ئەگەر بەچاکی واقعی سەیری بکەین. ڕاستە زۆر سوپاس دکتۆر هەرچەندە ئەوە ئەهێنێت کە ئەمڕۆ زیاتر قسە لەسەر ڕۆژەکە بکەین لەسەر هەموو ئەو کاریگەریانەی کە ئەو ڕۆژە هەی بووە 30 ساڵ لەمەوە پێش هەبووە و تا ئێستش بەردەوام و ئەم ڕۆژێکی جیاوازترە بێ. بەڵام کاتی بەرنمەکار ئەوەندە ڕێدا زۆر سپاس بۆ تۆ دکتۆر کە ئەمڕۆ بەشدار بووی لە پرۆگرامی ڕۆژ باش خۆشحاڵ بووین. سپاس. ئێستا ئەچینە لای پامنێرێکی دیکەمان لە دهۆکەوە هاوکارمان مەسعود محەممەد بزانین زانیارەکان لای ئەو چییە و هاوڵاتیانی دهۆک چۆن ئەیانەوێت بێنە هەولێر و پێشوازی لە پاپا فرانسیس بکەن. بانیت باش مەسعود پێمان بڵێ چی هەیە لە دووهۆکەوە چۆن ئامادەکاریتان کردووە؟ بەێ طبعا ئەمە ڕوشەکە گەلێکە تایبەتە ژیانە مەسیحیاندا تایبەتی سنووری پارێزگادووکە ئەس بێژم ڕێژەیە هەرە زۆریە مەسیحین هەرێما کوردستانە سنووری vê پارێزگەهێنە ji ber vê jî hemî xelkê mesîhî çavarê vê rojê min ku ebrûke bihêne bajarê hewlêrê hevlêra paytext û dîdara Papayê Vatikanê şad bibin. ji ber vê jî eval pişt min ev dêra beraniye ew dîmena dadbînin ev navenda kombûn û civîna mesîhiyan e ku li vêrê biryar hatiye dan el dem ji mêr neh el vêrê pirêb kevin beref hevlêra paytext ve we ji mareka zor ya trombêl û pasan hatîne berevkirin da ku xelkî ve bigwêzin. Yek şwan kesên ku dê vî karî rabîtin ji kerema xwe gelbeskey هین چەند پاس هاتی ناڤروکە و ئەف خەڵکی کوژ vêrê diçte hewlêrê çend kes nejmarەوە. سەرەتا بە خێراتنی کەڵانەکەتان دەکەم. ئێمە کۆمپانیا ڕاستی لە هەولێر هاتوین نۆ پاسی مشاینە ئەو برامەسییانە گۆچینەوە بۆ یاریگای شەید فەڕەنسۆ هەرێری ڕێژیان چەندە؟ ڕێژەیان بە حساوی پاسەکانی مەدەی 500 نەفەر بێت. یعنی سکە پاسەکانی مە 55 نەفەر یعنی ساوی 450 500 نەفەری بکە لە ئاستۆی مێ گواستنەوەیان ببینە بۆ شاری هەولێر بەخۆی کۆبوونەوە گردبوونەوەکە لە یاریگای شەید فەڕەنسۆ هەرێریە و شەویش دەیانگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان لە دۆک. بێگومان وەک من ئەمەژە پێکری ڕێژەکە زۆرە مەسیحیان خۆ ئامادەکاری کرینە و هەژمارەوان زیاتری 500 کەسان ئەڤروکە پڕێکەوان پاسان دێ بۆ هەولێرە پایتەخت هێنەوە گواستن ئەف دیدارەکە مێژوویە هاتنە سەردانە پاپای و کەمین جارە پاپاکی ڤاتیکان سەردان هەرما کوردستانت کەتنج بەرێژی پتریا خەلکی مەسیحە vel parêzgadokê mînitin vên bihêne hevlêra paytext lê weku rêpêdan ku diyara hejmaran 500 kes rêpê hatiye dan ku derbaz min ji bin rênmayên tenduristî û xeparêzî û vayrûsê koronayê. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان مسعود محەممەد کە لەگەڵمان بووی لە دهۆکەوە. ئێستاش بابێکەوە بزانین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان بە گشتی چۆنە و هەولێریش چۆن دەبێت کە ئەمڕۆ مەراسمێکی گەورەی تێدایە.
بە سەرپەرشتی وەزارەتی کولتوری و گەشتوگوزاری تورکیا فستیڤاڵی بەفر لە ئاگری باکووری کوردستان بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا چەندین پەیکەر دروستکران و یاری سەرکێشی ئەنجام دران و دەیان یاریزان لە زۆرینەی شارەکانەوە بەشداریان کرد. بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزیش لە کۆڕۆنا چالاکیەکان تا سنووردار کراون و ئامانجیش لەو فستیڤاڵەکە ناساندنی زیاتری کولتوری پارێزگای ئاگریە. بە بەشداری دەیان هاوڵاتی و یاریزانی خیسکانی سەربەفر فیستیڤاڵی بەفر لە پارێزگای ئاگری لە باکووری کوردستان بەڕێوەچوو. لە فیستیڤاڵەکەدا چەندین یاری و سەرکێشی ئەنجام دران و هەروەها دەیان پەیکەر لە بەفر دروستکران. لە کۆتاییدا خەڵات بەسەر بەراوەکاندا دابەشکرا. Bildiğiniz gibi Kültür Turizm Bakanlığı olarak Cumhurbaşkanımız پارێزگای ئاگری خاوەنی چەندین شوێنی گەشتیاری و مێژوویە وەک چیای ئاگری و کۆشکی ئیسحاق. بۆیە ئەنجامدانی فستیڤاڵی بەفر لە پارێزگاکە گرنگە. خۆشحاڵیشم کە دەرفەتی سەردانیکردنی ئاگرین بۆ ڕەخساوە. ülkemizin her bir köşesinde önemli eserleri birer birer hayata geçiriyoruz. بەرپرسان و سەرپەرشتیارانی فیستیڤاڵی بەفر ئاماژەیان بەوە کردووە ئامانج لەو چالاکیە بۆ ناساندنی کولتور و کەلەپوری ناوچەکەیە و لە داهاتووشدا فیستیڤاڵی دیکە بە شێوەیەکی فراوانتر ساز دەکەن. Bazen yakındığımız çok önemli bir değerimiz olan bir kış soğuk یەکەم فیستیڤاڵی بەفر و سەهۆڵ لە شارەکەمان دەست پێ دەکات. بەهۆی کۆڕۆنا ناچار بووین زۆرێک لە پرۆگرامەکانمان ڕابگرین. پشت بەخوا ئەمە دەبێتە دەستپێکێک و شاری ئاگری دەگاتە ئەو ئاسایی کێشانیەتی و لە دوام فیستیڤاڵی بەفر و سەهۆڵدا زیاتر کەلەپورە کلتوری و مێژوویەکانی شارەکەمان دەناسێنین. coğrafi olarak hem manevi olarak فیستیڤاڵی بەفر بە بەشداری دەیان هاوڵاتی وەرزشوان لە پارێزگای ئاگری باکووری کوردستان بەڕێوەچوو. لە فیستیڤاڵەکەدا چەندین پێشبڕکێ بۆ دروستکردنی پەیکەر لە بەفر و خلیسکانی سەر بەفر و سەهۆڵ ئەنجامدران. ئەمساڵ بەهۆی کۆڕۆنا چالاکیەکان سنووردار بوون، بەڵام بڕیارە لە داهاتوودا بە شێوەیەکی فراوانتر فیستیڤاڵی بەفر لە ئاگری ڕێک بخرێت. ئەزانین کە لە سەردەمی کۆڕۆنادا زۆربەی کارخانەکان لە کار کەوتن یاخود وەستان و کرێکارەکانیان ناردەوە ماڵەوە، بەڵام هەندێک شوێن هەبوو کە تایبەت بوون و بووە دەرفەتێک یاخود فرسەتێک بۆی کە کاری زیاتر بکەن. لەوانە کارخانەی دروستکردنی پیانۆ لە بەریتانیایە کە بێگومان وای کرد ئەم ماوەی کە زۆر لە ماڵەوە بوون خەڵکێکی زۆر خواستی زیاتری لەسەر ئامێرە میوزیکەکان بێ و بە تایبەت پیانۆش یاخود ئەو کەسانەی کە ئارەزوومەندی میوزیکەکانی یاخود بڵێن دەنگی پیانۆن یاخود خۆیان پیانۆژەرن کارتەکانی ماڵەوەیان با ژەنینی میوزیک و گوێگرتن لە میوزیک بەڕێە کرد. بەیەکەوە با ببینین مێژووی دروستکردنی پیانۆ و ئێستاش چۆن دروست دەکرێت. لەناو هەموو ئەو خولیایانەی لە کاتی مانەوە لە ماڵەوە ئەنجام درا بۆ ئەو کەسانی میوزیک دەژەنن یان ئارەزوی میوزیکیان هەیە بێزارکەر بوو. جگە لەو کاتانەی بە ژەنینی پیانۆکەیان و گوێگرتن نەبێت بەسەریان دەبرد. هەروەها ژمارەی ئەو کەسانش کە پیانۆ دروست دەکەن کەم نین، چونکە جگە لەوەی ئەوە پیشەی ڕۆژانەیانە بەڵام چێژ لە دروستکردنی پیانۆ و دەستلێدانی ئامێرەکە دەبینن. زۆر کار هەیە کە ناتوانانی بە هیچ کارێک پێوانەی بکەیت. دروستکردنی پیانۆش ناتوانانی ئەنجامی بدەیت. ئەگەر هەستی پێ نەکەیت دەبێت پەنجەکانت پارچەکانی پیانۆکەیان خۆش بێت. ئەوە هوەری دروستکردنی پیانۆیە، چونکە ئەگەروانە بێت هوەری 200 ساڵەی نەریتی پیانۆ دروستکردن لەدەست دەدەین. ئەوەش تراژیدیایە. لە یەکێک لە کارخانەکانی دروستکردنی پیانۆ تیمێکی بچووک لە کرێکار ئەم پیشەیەیان بە زیندویی هێشتووەتەوە. پیانۆکان بەدەست دروست دەکەن. 230 سترینگ بەکاردەهێن و ماوەی زیاتر لە 5 مانگی پێویست دەبێت بۆ تەواوکردنی. جێمی کۆلۆمی گۆرانیبێژی جاز و پۆپی ئینگلیزی ئەم تیمە بە هونەرمەند ناو دەبات. ئێمە بەیەکەوەین و ئەو ئاوازەی دەمانەوێت بەدەستی دەهێنین کاتێک دەستی لێ دەدەین هەستی پێدەکەین. ئامێرێک کە لە دار و کانزا دروست دەکرێت پێکەوە ئەو ئاواز و دەنگەمان بۆ دەردەکات کە دەمانەوێت. بەڕاستی ئامێری پیانۆ ئامێرێکی میکانیکی جوان و مرۆییە. پیانۆ ئامێرێکی 22 ژێدارە کە لە ساڵی 1970 لە ئیتالیا لەلایەن بارتۆلۆمیۆ کریستۆفۆری داهێنراوە. ئەم ئامێرە لە تەختە و کانزا دروست دەکرێت. لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیادا ئامێری پیانۆ توانراوە بە چەندەها شێوە بەردەست بخرێت، وەک پیانۆی ئەلکتریک
کە ساڵی 1929 بوو و پیانۆی ئەلکترۆنی ساڵی 1970 لەگەڵ پیانۆی دیجیتاڵی ساڵی 1970 پیانۆی ئەلکتریک بووە ئامێرێکی بەناوبانگ بۆ بەکارهێنان لە میوزیکەکانی وەک جاز و ڕۆک و فانک. ئێستاش بابەیەکەوە بچینە بەڕکەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ ژاکاڵ خۆشناو بزانین ئەمڕۆ چه ڕاهێنانێکی بۆ ئامادە کردوین. سڵاو بۆ بینەرانی ڕۆژباش. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی خوارەوەی لەشە. دەست پێکەین. یەک قاچمان لەسەر ئەم تەختەیە دایئەنین. پەنجەی پێ ڕاست بێت. ئەم قاچی ترتان ببەن بۆ پێشەوە. ئێن بۆ خوارەوە نەفەسێکی قۆڵ بکێشن و وەرن بۆ سەرەوە. ئاگادار بن کە ئەژنۆتان نزیکی هەرزەکە بێت. سکتان بە بۆ ژوورەوە و دووبارەی بکەن. ئەمە سوودی هەیە بۆ پێشەوەی ڕان. و قاچتان ئەیگۆڕن. ئێن بۆ خوارەوە و سەرەوە. ڕاهێنانی دووەم کە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش دەستەکانتان لەسەر عەرز دائێنن هەردوو قاچتان لەسەر تەختەکە دائێنن و ئێن بۆ خوارەوە. دەستان ڕاست بێت سکتان بەن بۆ ژوورەوە و 4 جاران 12 بێن بۆ خوارەوە. ڕاهێنانی سێوەم یەک قاچتانە بن بە دواوە و پێشەوە. ئەمە 4 جاران 12 دووبارە یەکەن. ئەمە سوودی هەیە بۆ ڕان و بنەوەی سک. ئەیگۆڕن قاچتان بە دواوە ئەژنۆتان بێن بۆ خوارەوە و پێشەوە. نەفەسێکی قۆڵ بکێشن سکتان بەن بۆ ژوورەوە ئێمە کە لە هەموو پرۆگرامێت باسی ئەوەکەین کە 4 جاران 12 هەموو ڕاهێنانێک دووبارە بکەینەوە کە 4 جاران 12 سوودی زیاتر هەیە لە 1 یا 2 جاران کە 4 جاران 12 کەتە 4 خولەک کە سوودی هەیە ئیستفادە هەیە بۆ هەموو لەش. زۆر سوپاس کە لەگەڵمان بوون. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات. هەمیشە تەندروست باش بن لە بیرتانە هێنەوە کە ئەمڕۆ چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێ کارۆماڵی تایبەت بە سەردانەکەی پاپا فرانسیس پاپای ڤاتیکانی هەیە بۆ هەرمی کوردستان و بۆ پایتەختی کوردستان. هەر شاد و ماڵ ئەوە.